ناراحت بوون ئەوە و گەنجە بۆ قورآنەی سوتاند و یاری بۆ قورآنە کرد شەیطان شەیاطینە ئینسانەکان و شەیاطینە جنەکان وایان لێکرد بێڕێزی بەرامبەر بۆ قورآنە بکات ئێستاش هاتووە لە دوای ڕدەی خۆی شایەتیەکی بە حەق ئێنێ لە بەرچاوی ئێوە کاکە ئەیوب شایەتمانی بێنە ئینشاءالله تعالى. أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله. کاکە ئەیوب هۆ کاری چی بوو تۆ ئەو قورئانت وا لێ کرد ئەو بێڕێزن وا قوربانی؟ بەڕاستی مولحیدەکان لە پشتیەوە بوون ئەوان هانیانەدام یعنی ئەو کە ئێمە لەگەڵتین ئێمەش ئەچینەوە ئەکەین ئەو تۆ بڕەوە بکە ئەمە لە پێناو ئازادیە و ژیان ئازادی کۆمەڵە لەو دروشمانە وایە ئێمەش لە پشتین بە هەموو شوێ مەحامید بۆ وەگرین کۆمەڵە لەو شتانە تۆ جوابی تۆ وەرەگری و کۆمەڵە لەم شتانە تۆ بڕۆ ئەو کارە بکە ئێمە لە پشتین. وەڵام هەر ئەوە کە ئەوەم کرد بەجددی هیچیان لە پشتم نەبوون هەموویان کشانەوە و بەجددی کەوتمە ناڕەحەتێکی زۆر زۆرەوە بەجددی کە تۆ دژایەتی خوای گەورە بکەی لەم دنیایەوە بێ دژایەتی هەموو ئینسانێک بکەوێ بەجددی مامۆستا یعنی لە خزم لە کەس و کار لە برادر لە هەمووی لە هەموو کەس و کار بوو بەجددی ئەوەشی کە هۆکار بوو بەجددی بۆ گەڕانەوە بۆ ناو ئەم دینە هەرە قورئانە پیرۆزە و بەجددی کان دەویستمان ڕەخنەی لێ بگرین لەگەڵ بەناو هاوڕێیەکەم ئەو سەردەمە هاوڕێم بوو کە ئەویش مولحید بوو ویستمان ڕەخنە لە سوڕەتی تارق بگرین ئەم ئەستێرەیە کە باسکەنەوە نەجبە زاق ویستمان ڕەخنەی لێ بگرین من لەو کاتەیە کە ئەمانەت ڕەخن لەم ئاەتە بگرین بەجددی چونکە ئەو کاتە موسڵمانەکانی بانگەشانێک ئەمە موعجیزەیە ئێمە ویستمان ئەو ئاەتە بە درۆ بخەینەوە کاتە ئەمە درۆیە و موعجیزە نییە بەڵام کاتێک کە خۆم ڕێسێرچم بۆ کردو کە تەفسیرەکانم خوێندەوە بە هەر بەجددی بینیم بەجددی ئەوە موعجیزەیە یعنی باشە سبحان الله پێغەمبەری خوا لەو سەردەمەیە چۆن زانی ئەم ئەستێرەیە سەوتی هەیە لە کاتێکە ئەستێرەکە سەوتی نییە تەنیا شەپۆ لە نێرێ ئەوێ بە ڕادیۆ سەوتەکان لێک بدرێتەوە وەگوێ لە سەوتەکە هەیە سبحان الله بەجددیەوە هۆکارێک بوو هۆکاری گەڕانەوە بۆ ئەم دینە هەر قورئانە پیرۆزە بوو ومن داوای لێبوورن لە هەموو برا خوشک و برا موسڵمانەکانەکەم کە دڵیانم ڕەنجان دەبێ و ڕۆژانێکە ناڕەحەتم کردون بە قسەکانم من داوای لێبوورن لە خوای گەورە لە هەموو موسڵمانانەکەم. ئامۆژگارێک چێ بۆ مولحیدانە و گەنجانی کە لە دەوریان کۆبنەوە لە سۆسیال میدیا بەوان؟ وەڵای ئامۆژگاریم بۆیان وەیە بە قسەیەوان هەڵە خەڵەتن سوێن بەخوا گەنجیان هەنداوە مامۆستا منم قسەیەکەم ئەگەر ڕێگەم بدەن یان نا سوێن بۆ تاکە خوایە گەنجیان هەنداوە گەنجی 16 ساڵ ئەو هەڵمەت گۆرانە بە ئەڵڵا گەنجی هەنداوە تاقە لە مزگەوت کا لە کوردستان ئاخر گەنجێکی 16 ساڵ بەیانی سیراحی باوکی دەربێنە تاقە لە مزگەوتکە عاقبەتی ئەم گەنجە چی لە کوردستان ئەم هەموو کەسان لە خوێنەوارە نەشارەزایە لە دین پێدوامایە چی لەو گەنجاکەن یەکسەر ئەیکوژن ئەمە هەندانی خەڵکە بۆ بەجددی بۆ کاری تونتیژی بۆ توندڕەوی ئەوەی کە کاری توندڕەویەکە موسڵمانان نین بەجددی مولحیدەکانن کە لە ژێرەوە شتان ناکەن سوێن بەخوا چەندەها ئافرەتیان لە خشتە بردۆ مامۆستا بە ناوی ئازادیەوە بێت تۆ ئەبێ ئازاد بیت تۆ ئەبێ ئازادبی لە جلە بەرکردن کۆمەڵە شت ئافرەتیان هەنداوە بۆ بە مولحید مامۆستا لە دوایە ئافرەتەکەت کوژراوە لەسەرەوە چۆتە ڕێکخراوی ژنان لە حساب ئەمەی پارێزگاری لە مافی ئافرەتەکەن کۆمەڵە شت لەو سەقفەی ماڵی باوکیان کچەکەی هێنایان دەرەوە بە کوشتیان داوە مامۆستا ئەمە ئیش و کاری مولحیدەکانە وەڵڵا من داوام لە خوشک و برایان هەیە بە قسەی ئەم مولحیدانە هەڵە خەڵەتێن من 8 ساڵ من 8 دانە ساڵ لەگەڵ ئەمانەیە بوو 8 دانە ساڵ دژایەتی ئەم دینەم کرد کوا دینەی چی کەم کرد ڕۆژ بە ڕۆژ موسڵمان لە زیادبووندایە ئەوەدە خۆشم بەکامە قەناعەتەوە گەڕامەتەوە دینە کەس هەڕەشەی لە من نەکرد هەڕەشەکان هەمووی وەستا بوو من لەماڵەوە بە ئیسراحەت من لە دواییە خۆم ڕێسێرچم بۆ ئەم دینە کرد بۆ قورئانە کرد من ویستم ڕەخنەی لێ بگرم کە گەڕامەتەوە بۆ دینی ئیسلام.